حسرت دلمن شو عرشو عالم تو ظالمي تو خايني يا رامن سرتا من خۆم خۆشحاڵ دەزانم کە لێرەمان لا دهۆک جاری دووەم گەڕایمەوە VN TV بۆ ئەو خەڵکە خۆشەویستایی دهۆک کە پێشوازیەکی باشیان لە من کرد و VN من سوپاسیان دەکەم هەر ئەو سەردانە هەم بۆ ئیشە و هەمیش بۆ ئەوەی کە برادران و دۆستان ببینین لێرە طبعا من فترەیەکی زۆرە لێرە دابڕایمە چوومە ئیتالیا تقریبا بۆ ماوەی ساڵێکە ئێستا گەڕایمەوە بە تەمای ئیشین و بە تەماشین کاری نیوە ئەو شتانە بکەین لێرە لە دهۆک لە دوای ئێستا من خەریکم لەگەڵ نەفسی شت لەگەڵ کۆمپانیای VN کلیپێکی نوێ بکەین بە ناوی نامەی ڕەش هەر بە ناوی ئەلبومەکە ئەو تراکێ بکەینە کلیپ و ئینشەڵڵا ئیشێکی جوان دەبی لە ماوەیەکی نزیکدا دەست بە کاری کلیپەکەی دەکەین و خەریکی ئەلبومیشم بەڵام هەتا ئێستا دیار نییە ناو و ئیشەکانیشی زۆر مایە ئەو دەمینێ بۆ داهات تەواانە من زۆر یعنی بەداخەوە لێرە نەبووم خۆم بە چاوی خۆم و بەجێ خۆم جێم لێ نەبوو یعنی چۆن ئەو کلیپانە دەڕوا چۆن ئەو ئەلبومانە دەڕوا یعنیوە پێم ناخۆش بزۆر کە لێرە نەبووم لەناو خەڵکەکەی نەبووم بەڵام ئەوەی کە من ئاگادار بووم پێشوازیەکی باشی لێکرا و خەڵکانێکی خۆشەویست گوێیان لێ ڕادەگرتووە من زۆر مەمنونیانم چاویان ماز دەکەم سوپاسیان دەکەم ئەوەیەکی وەها نییە کە هونەرمەندەکان بێنەوە یەکسەر ئەوە ئیشەکانتانە بیکەن بەڕاستی دەبی بە دووکەوی مۆعدی تەواو نییە ستۆدیۆ مۆعدی تەواو نادا میوزیک ژان کۆمپانیا حتا خۆشمان ئەمە مۆعدێکی دەدەین ناچین نەخۆش دەکەوی یعنی ئەو شتانە هەنا بەڵام ئەلحەمدوللا لە هەموو ڕوویەکەوە خراپ نییە باشە طبعا VN TV و MV Production ئەوە لە خزمەتی هونەرمەندانن زۆریش ماندوون بەڕاستی تەقسیریان نەکردیە و بەڕای من علاقەم بە هونەرمەندەکانی نییە بەڕای من تەنها کۆمپانیایەکە لە کوردستان بە دڵی هونەرمەند ئیش دەکات شتەکانیان زۆر جوانە ماندوو دەبن تەنسیقێکی جوان هەیە لە مابینی هونەرمەندەکان و من وەک خۆم قسەی دەکەم تەنسیقێکی جوان دەکەن لەگەڵ هونەرمەند و لەگەڵ ئەو کەسانی کە لێرە ئیش دەکەن ستاڤێکی جوانیان هەیە بۆ کلیپ MV Production یعنی ماندوو دەبن زۆر دەستیان خۆشبێ و ئینشەڵڵا زیاتر ئیشی جوانتر و جوانتریش دەکەن سوپاس بۆش حسرت دلمن شو عرشو عالم تو ظالمي تو خايني يا رامن اسكري شعب من شو بحلو جما تشتري من درناك